الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. بخيراتي هم ولاي دەکەم هەم مامۆستایان برایان و خوشکانی بەڕێز و زۆر دەستخۆشی دەکەم لە دەستگای نووری حیفمە و ماکە ئەدیمیایی کە دروستیان کردووە لە برای زێدە بەڕێز و خۆشەویستن دکتۆر عەبدوڵڵا و هاوکارانی دیکەی لە ئەنجومەنی باڵای دەستگا و هەموو بەرپرسی لقەکان کە ڕەنگە ژمارەیەکی باشیان ژیان لە دەنگمان بێ و وێنەمان ببینن و من زۆر سەڵاو و ڕێز و پێزانی و دەستخۆشیم بۆیان هەیە. خوالیان قبوڵکە ئەو خزمەتی قورئانە و خزمەتی ئەم خەڵک و وڵاتە بە گەیاندنی پەیامی خوا سوبحانه وتعالى پێیان و ڕۆشنکردنەوەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە. بەڕێزان، لەبەرەوەی کە ئەم کۆڕ و سیمینارە بە بۆنەی خوێندنەوەی ئەو کتێبەی بەندە ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوون ساز کراوە، تۆزە باسی کتێبەکە دەکەم، هەڵبەتە کە ئەو بەڕێزانش خوێندویانە تۆ دەزانن چی تێدایە، بەڵام هەر بە کورتی دەڵێم وەکو لە بەرجی دەرەوەی چاپی شەشەمدا نووسیومە. ئەم کتێبە 30 ساڵ زیاترە کاری لەسەر دەکەم. لە یادمە بۆ یەکەم جار کە ئەو کتێبەم نووسی لە ئەو کاتە لە سنووری دیوانی عێراقی ئێران بووین، بنکەیەکمان هەبوو لەوێ لە نۆکان لای قاسمەڕەش، لەوێ دەستم پێ کرد. چاپی یەکەمی گچکە بوو، کەم بوو، ئەوە 6-7 لاپەڕێک بوو، بەڵام دوایی لە هەموو چاپاندا لێمان زیاد کردو تا ئەو چاپی شەشەمەی بۆتە زیاتر لە 400 دەوری 400-500 لاپەڕ و چاپی حوتەمیشی خوا پشتیانە بە زووی دەکەینەوە. ئەو کتێبە بە عەرەبیش 2 جار چاپ بۆ بە تەماین چاپی سێمیشی بکەینەوە و تەرجەمەی فارسی و تورکی و ئەوانە شەر کراوە. ئەو کتێبە برا خوشکانی بەڕێز دەتوانم تا ڕادەیەکی زۆر بڵێم هەڵقوڵاوی ئەزمموی خۆمە لە دینداریدا، لەوەی کە زانایان بە زانیاری تەسەووف و سلوک و تەزکیە تەعبیریان لێ کردووە و لە کتێبەکانی سونەتدا زیاتر بە مەقامی ئیحسان هاتووە، بەڵام وەکو زاراوەیەکی قورئانی زیاتر وشەی تەزکیە بەکاربهێنرێ باشترە. ئەو کتێبە دەتوان بڵێم هیچیم تێدا نەنووسیوە کە بۆ خۆم تام و چێژم لێ نەکردبێ. ئەهلی تەسەووف دەڵێن من ذاق عرف ومن لم يذق لم يعرف. هەر کەسێک چێشتی لێی چێژ ئەمجا دەزانێ، ئەوەی لێی نەچێژێ نازانێ. بە تایبەت ئەم زانیاری سەیر و سلوک و تەزکیەی نەفس و بەرەو خواچوون و ساڵح بوونە بەڕاستی زانیاریی زیاتر کردەییە، یعنی ئینسان دەبێ بە زمانی حاڵ و کردار لە خۆیدا بهێنێتە دی و بەرجەستەی بکە. ئەگەرنا ئەگە هەرچی کتێبی تەزکی و تەسەووف هەیە بیخوێنێتەوە، بەڵام هەوڵ نەدا لە خۆیدا حاڵی بوونەکە بکا بە حاڵ وەکو لەو کتێبەشدا باسم کردووە و زانینەکە بگۆڕێ بۆ توانین، هیچ بە هیچ ناکە. ئەو کتێبە وەکو گوتم بە چەند قۆناغێکدا دیارە کێم پەڕاندووە، تا ئێستا کە 6 جار چاپ بۆتەوە. ئەم جارێ لە پێشەکەدا ئاماژەم پێداوە، زیاتر گەیاندوومە و هیوادارم هەر کەسێک بە چاکی بیخوێنێتەوە و لێی تێبگا و هەوڵدا لە خۆیدا بیکە بە حاڵ و بە سیفەت لە زۆر ڕۆ بەهرەمەندی بکە، نەک تەنیا لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە، لە ڕووی فیکریشەوە و لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتی و سیاسیەوە، لە ڕووی هۆشیاری خێزانیەوە
تەنانەت لە ڕووی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەهلی کوفر و جیهاد بە چەمکە فراوانەکەی جیهاد واتە تێکۆشان لە پێناوی خوادا، یعنی زۆر شتی تێدا هەیە، چونکە هەموو ئەوانە هەموو ئەو لایەنانەی دینداری پەیوەستن بە تەزکیەبوونی نەفسەوە و بێگومان هەموو ئەوانەی کە پێیان وا بووە دەبێ ئینسان نەخاوەن نەفسێکی مزەکا بێ واتە پاک و چاک بێ، ئەمجا دەست بە کار بکات بۆ خوا، دەست بە بانگەواز کات، دەست بە پەروەردەکردن کا لێ حاڵی نەبووە، چونکە لە میانی ئەو معانات و ئێشوژان و ناڕەحەتی و گرفتاریانەی کە دێنەڕێت لە میانێوەدا ئینسان پێدەگا و کامڵ دەبێ و پوختە دەبێ. ئەگەر ئینسان ئەگەر هەروە لە ماڵی خۆی دابنیشی یاخود لە کولجی مزگەوتێک یاخود لە ئەشکەوتێک لە شوێنێک و هەندێک لە ئەهلی تەسەوف کە بە هەڵە حاڵی بوون و پێیان وابووە لە ڕاستیدا ڕەنگە دەیان ڕەذیلە و سیفەتی خراپی تێدا بن هەر بە خۆشی نەزانێ، چون ئینسان لە میانی تێکەڵی لەگەڵ خەڵکدا و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێشوژان و معاناتەکاندا لە خۆی حاڵی دەبێت چی پێ و چەندی پێ سیفەتە چاکەکانی بایی چەندن، بۆ وێنە ئەگەر ئینسان نەکەوێتە ترسەوە نازانێ ئازایەتی چەندە. بیستومە کاتی خۆی یعنی لە پیاوانی قەدیم دەڵێن کە شەڕی ڕووسان بووە، جا لە زۆر شوێن پیان و شەڕی عروسان ڕووس کە هاتووە کاتی خۆی کوردستانی ئێرانی بەشە کوردستانەکەی ئێرانیشی زۆر بە داگیر کردووە، زۆر لە خەڵکی کورد لە پیاوانی چاک مامۆسایان ئەهلی دین بەرهەڵستی و مەقاومەیان کردووە. جا دەگێڕنەوە دەڵێن مامۆستایەک تەمانەوان قەت شیوان نەبینەوە شەڕیان بینیوە پێشتر بە تیر و کەڵان بۆ بە شمشێر بووە و دوایی بەو فەند بووە، بەڵام تایاران نبینیوە لێیان هەڵسێ و تۆپی گەورە ئەوانە. مامۆستایە کە تارەی بینی و تۆپی لەولاولا بە زەوی کەوتووە ترساوە، هێشێک گوتوێتی مامۆستا دڵی دەترسی، گوتی بەڵێ بەخۆمە منەزانی و عیلەتی جەبانەتم تێدا نەمردووە، یعنی نەخۆشی ترسەنوێکیم هەر تێدایە. لە ڕاستیدا ئینسان کە نەکەوێتە ترسەوە نازانێت داخواشان ئازایە. ئینسان ئەگەر ماڵ و سامانێکی نەبێ بیبەخشێ نازانێت چەند سەخاوەتی هەیە. ئینسان ئەگەر تووڕە نەکرێ نازانێت داخواش شلمی چەندە، لە ینی سەبر و حەوسەلە و لێبوردەیی چەندە، و هەروەها هەموو سیفەتەکانی دیکە هەروە. ئەوە بەنسبە کتێبەکەەوە نابێت زۆری لەسەر ڕۆم لەبارەی خۆ پاک و چاکردنەوە براو فشکانی بەڕێز. ئەوەیە من دەمەوێت بۆتان باسکەم لە سێ خاڵدا خلاصەی دەکەمەوە. یەکەم چەمکواتای ئەو وشەیە، دووەم چۆنێتی وەدەستهێنانی ئەو حاڵەتی تەزکیە نەفس، و سێهەمیش بەرهەمی و شوێنەواری. بەنسبەت چەمکواتای تەزکیە نەفس وەکو لەو کتێبەشدا باسم کردووە، بەداخەوە کە قوتابخانەکانی پەروەردەکردنی مسلمانان بە زاراوێکی دیکە پێیان دەگوترێ ڕێبازەکانی تەسەوف، طرق و تەسەوف، ڕێیەکانی خۆسافکردنەوە خۆ پاڵاوتە. وشەی تەزکیەیان بە بۆچوونی من ئەلبەتە ناڵم هەموویان، بەڵام زۆرێکیان وشەی تەزکیەیان چەمکەکەیان زۆر تەسک کردوێتەوە، کەوە بڵی تایبەتە بە سیفەتە دەرونیەکانەوە و یا سیفەتە شخصی و تایبەتیەکانەوە. دەبیسان لەوێدا وەکو ئەهلی تەسەوف دەڵێن التەخلیەة من الرەذائل والتەحلیەة بالفەضائل، خۆی لە سیفەتە خراپەکان بژارکە و خۆشی بە سیفەتە چاکەکان بڕازێنێتەوە. وایە زانیوە زیاتر ڕەهەندێکی تایبەتی و کەسی هەیە، بەڵام کە تەماشای قورئان دەکەیت وشەی تەزکیە خوای پەروەردگار زۆر ڕەهەندی کۆمەڵایەتی، خێزانی، سیاسی، زۆر ڕەهەندی ئاوای دەدات. جارێ خوا سوبحانە و تەعالە ئەم مەسەلەی تەزکیەکردن و پاک و چاکردنی خەڵک و دەور و بەر و کۆمەڵگا دەکات بەس یەکێک لە شوار ئەرکەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەکو لە سەرەتای سوورەتی ئەلجومعەدا هاتووە کە ئەو برا خۆشەویستەمان بەو دەنگە خۆشەی خوێندیەوە،
ولا سورة البقرة زاردو آيات داهات ولا هروها لسورة علي عمران داهات لهر شوار شوينة كان واي پروردگار وشي يزكيهم يا تزكيان ذكاء باكو ساكيان ذكاء كردويت بإيشي لسوار أرككي بيغمبر صلى الله عليه وسلم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة كواتا اگر شتيك ليك شوين وكو أرشي بيغمبر عليه الصلاة والسلام دان درابي لقرآن دا گرنگا أدي غير شوار شوينان وادان درابي ولا ديان شوين دا خواهي پرگار باسي تزكيه كربي معنى شتيك زور قورو گرنگ وأبعادي ورهندي شورا وزور زوري هن پيوني بلاياني سياسي وهي پيوني بلاياني كومالاتي وهي لاني خيزاني وهي لاني كارو كسابته وهي لاني روشتي تاچي وهي لاني روحي وهي ولاني مادي وهي پيوني بهو لانا كان وهي اگر تماشا وقت مباركة بكيد سورة النور دا يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان ومن يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا ولكن الله يزكي من يشاء والله واسع عليم. أما لذا خوتان دزانن كأم آياتي شكلو دوازة آياتي كببوني بختان كران بودايك من عائشة وعلي الرازي بين فاتو عائشة حتى خوات كأوا هم رهندي سياسي هبو كومالاتي هبو منافقة كان بشتي وبون لذا خواهي فرقان لم سياقة باسي تزكية ذكا دا فرميقر بخششو يارمتي خوانا بي هيش كامل ايوه باكو شاك نابن بلام هر كسيك خواه بيه باكو شاشي دكا كواتل راسي دا شم كواتاي تزكية زور فراوانا هم صفة الشخصية كان دقريتوا هم صفة خيزاني دقريتوا كومالاتي دقريتوا سياسي دقريتوا وهكذا فرمي قد أفلح من تزكى لسورة أعلادا هروا دوايد فن قد أفلح من زكاها لسورة شمس دا وشي من لزماني عربي دا بو تاكو بو دوانو بو كو بكاردي قد أفلح من زكاها وكتشون تاك تاجي مسلمانان دقريتوا قد أفلح من تزكى قد أفلح من زكاها بهمان شيو كومالشان دقريتوا كومال دايك كخوي باكو شاكر بي سرفرازة فلاحيش وكتشون بيوني بالدنيا وهي بيشو بيوني بقيامته وهي واتهم الدنيا دا سرفرازة هم لدوار روش دا تماشا كان اگر كسيك نفسكي باكو شاك بي شيطان زفري في نابها شيطان لري شو زفر بمروف دبا لري خالة به زكاني خويوه لري اوكا دتواني دلودروني دا اجيركا دني بدا برو خرابة وكفا سبحانه وتعالى دا فرمي إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون وإخوانهم يمدونهم في الغي ثم لا يقصرون أو يعني أهل تقوانا قال الشيطان خوي الريقشان دم مسهم طائف من الشيطان يعني شتيشان بنزيك ده هذا بتنيشتان باروي تذكروا يسر دكيوتو يعديها فإذا هم مبصرون يسر دون بري خوان دبين والشيطان زفريان بينا بشيطان زفر بخلشي بيعقا وغافل دبا وكل أثر دهاتوا إن الشيطان جاثم على قلب ابن آدم إذا غفل وسوس وإذا ذكر الله خنس وهذه الشيء بفرمايش دادنين الشيطان أجنوي دا كتاول لسر ظليم آدمي سا واتوفو شو كسي بو كسي مش اللي بوسدا أو بويلة بوسدا أجر بيعقابو دنيدا دا ودخوتو خيالي خراب إذا خاطر ضل وإذا بلا ما قد يادي خواي كرد دكشتو بوين هاوي تدراو الخناس وتزور خوي دشاري دو بنهامك أبا بالنسبة شمكو واتاي وشي تزكية كواتباب وخو خوابكاري هنا ولا قرآن دا أواي ليتي أبقين ما بيمانوانا بتزكية بون تانيا حالتي شي تاكية بلكو خيزانية كومالايتية سياسية يسا إيما نماتي إيما بوكو براي برزم دكتور عبد الله آماجيش بيدا كبر كراوة لزور وستبو قندلي وخرابو خلق زور ناراحته زور بيزارة الراسي دا هو كاري سرشي أويكا أواني كحكمران لمولاتا دا حسابو لإخواناك حسابو إخواناك سربرو آسمان برزناك عزيزة كان هو كاري سرشيك أويا
ئەنجا وا هەیە مەسەلەن هێندێشتی کەی جوزئی دەبینێ بۆ کارە سەرێکێکی ئەوەیە بۆ چونکە ئەوە 30 ساڵە 31 ساڵە ئێمە خاوەنی حکومڕانیشی خۆماڵین دیێرە لە ماوەی 30 ساڵدا ئەو کۆلۆ ڕۆژانەندەی بەرپرسات بوون بۆ لام وتیان حکوومەتی هەرێمیش ساوایە وتم ساوای کوێ حکوومەتی هەرێم تەمەنی هێندە هەیە 2000 باڵغ بووە 30 ساڵ داکات 2000 باڵغ بووە ساوان نییە بەڵام بەداخەوە ئەوانەی کە بەرپرسن لەم وڵاتەدا ئەمە لە ڕووخۆشیان هەر گوتومە وەرەپی لێرە شو پیان دەگاتەوە لە ڕووخۆشیان گوتومە مەگرفتی ئێوە ئەوەیە حساب بۆ لای خوا ناکەن کوردواری خۆمان دەڵ لەو کەسە بترسێ لە خوا ناترسێ سام هەیبەتی خوای لە دڵدانیە یعنی حسابی ئەوە ناکە دەچێتەوە خزمەت خوا دەڵێ ئەوە چی کرد ئەوە بۆ کرد ئەوە چۆن کرد لێرەوەیە ئەکە ئەم وڵاتی ئێمە بەو شێوەی لێ هاتوون کەواتە چۆن تەزکیە کە خوا دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها من تاکو کۆ دەگرێتەوە باشە ئێمە ئێستا مفلیح نین چکە فەلاح وەکو ڕاغمی ئەسپانی دەڵێ ئەوەیە کە زانیاریەک هەبێ بەبێ نەزانین و بەختەوەریەک هەبێ بەبێ شەقاوەت و چی هەبێ بەبێ چی شتان دێنێ ئێمە کو ئێستا وڵاتی ئێمە و گەرم و خەڵکە ئێمە کوا مفلیحە کوا سەرفرازە لە دنیایدا سەرفراز نییە ئەگەر ئاواش بچێ بۆ خزمەت خوا هەر سەرفراز نابێ نەک هەر ستەمکارەکان سەرفراز نابن ئەوانش کە من بۆ ستەمکارەکانیش نەوی دەکەن و یارمەتی ستەمکارەکان لەسەر ستەمەکەیان ئەوەی سەرفراز نابن بۆ بە منطقی قورئان قسە دەکەن خی پەروەردگار دەفەرمی شغل الذين ظلموا وأزواجهم لە سوورەتی سافاتدا کۆیان بکەنەوە ڕێپێچەکیان دەن ئەوانەی ستەمیان کردووە و ئەوانش کە وەکوانن و ئەزواجهم ئەی ئەصنافهم ئەشکالە وانش کە لەگەڵواندا بوون یان لە سوورەتی هووددا کە دەفەرمی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار لەگەڵ ئەوانەدا مەبن کە ستەم دەکەن بۆیان مەبنە ڕوکن و پایە پشتیان مەگرن هاوکاریان مەبن فتمسكم النار هەر لە دنیادا بە ئاگریوان دەسووتێن پێش قیامەت لە سوورەتی ئەعرافدا خوای پەروەردگار زۆر جوان بۆمان ڕوون دەکاتەوە کە كلما دخلت أمة لعنت أختها حتى إذا اداركوا فيها جميعا قالت أخراهم لأولاهم ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار قال لكل ضعف ولكن لا تعلم وقالت أولاهم لأخراهم فما كان لكم علينا من فضل فذوقوا العذاب بما كنتم تكسبون شو عذاب ولي خواب من بازك بحيث كذل خوي بو خوش لك والله من بيت الصلاة مش من دسنا دعات أو أنا هو خطأ كلم لي وأنا أخير هذا فرمي حتى دوزخ كان كلا دوزخ دا كوبونوا قالت أخراهم لأولاهم أخراهم وتواني دوابون بەوانەیان گوت کە لەوە لە پێشیانەوە بوون بە سەرکەوتەکانیان گوت شوێن کەوتوەکان بە پەیڕەوی لێکراوەکانیان گوت پەروەردگارم ئەوانە ئێمەیان گومڕا کرد بە سزای ئەوان دوو قات بێ قال لكل ضعف ولكن لا تعلم فەرموو هەر کامێکتان دوو قاتە بەڵام نازانن دوایی ئەوانی کە لە پێشەوە بوون بەوانی دوایان گوت بە شوێن کەوتوەکانیان گوت بەوانی کە لاسایان کردنەوە بە دواندا ڕۆیشتوون یارمەتیان داون لەگەڵیان بوون چەند پێگوتن فما كان لكم علينا من فضل يوشيس لو بايتان بسر يمونية عذابي وشر دوسن يوجدوا قات دا والكرواني قرآن يكون تفسير سورة أعراف دا باسم كردوه قرون كراوة القرآن باس يعني باشي يوجدوا قاتا يستمكار كان وديارة لفيش ورو يشتون وخلشي شان بدو عفو داوة لزجاتي فوشان لزجاتي وارش سزادة دي بلا أو شوين كوتو بس زمانو قرب سرانا بو دو قاتا هيوانش یوانیش لەبەر ئەوەی لەسەر خۆشیان سزا دەدرێن لەسەرەوەی کە ئەو سەرکردە ملپڕانەشیان کردوتە حکمڕانی خۆیان ئەی چۆن پێتەوەکو بەرزەکی بانان بووی دەردەچن جا مەبەستمەوەی کە دەبێت تەماشا بکەین خوا دەفەرمێ قەد ئەفلەح من تەزەکا بەڕاستی سەرفرازە لە دنیا و قیامەتدا ئەوەی کە خۆی پاک و چاک کردبێت خۆی پاک و چاک کردبێ واتە لە ڕەدائیلی نەفسی و شەخسی لە ڕەدائیلی خێزانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری دەبێت لە هەموو جۆرە ڕەذیلەکان خۆی پاک کردبێتەوە و بە هەموو
فەضیلەت و ڕەوشتە جوانەکان خۆی ڕازان بێتەوە ئەمجا سەرفراز دەبێت. ئەمجا چۆن وەدەست دێت ئەم تەزکیەی نەفسە بە چی وەدەست دێت؟ هەڵبەتە من لەو کتێبەدا بە تەفسیل باسم کردووە، ئەوەی کە لێرە باسی دەکەم بە دیل و جێگرەوەی ئەو نییە، بەڵام زۆر بە کورتی دەڵێم بە ئەندازەیەوە کە ئینسان پەیوەندی بە خواوە دەبێت، وەکو بەندەی خوا ئیمانی مەحکەم دەبێت، و بە ئەندازی ئەوە کە پەیڕەوی لە پێغەمبەری خاتەم دەکات صلی الله عليه وآله وسلم، دەتوانێت کە بە خۆی بوێرێ و خۆی کۆنتڕۆڵ کە و ئەوەی کە خوا دەفەرمێ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئینسان ئەگەر نەتوان نفسی خۆی لە ئارەزووە ناشەریەکانی بچێڕێتەوە ناتوانێت خۆی پاکوچاکە، کەواتە بە ئەندازەی مەحکەمی ئیمان دەستمان لە پاکوچاکردن گیر دەبێت، و بە ئەندازەی کە ئیمانمان هەبوو بە تەکید عیبادەتمان دەبێت، بە ئەندازەی عیبادەتمان دەبێت تەقوامان دەبێت، بۆ خوا سوڵحانمان دەبێت، بە ئەندازەی ئەوە تۆ دەتوانی خۆت پاکوچاکەی. و ئەوەش بابزانین کە تەقوا بەرهەمی تەزکیەی نەفسە، بە ئەندازەی ئینسان خۆی پاکوچاک دەکات تەقوا لە دڵیدا پەیدا دەبێت، وەکو لە سوورەتی شەمسدا خوا دەفەرمێ ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. قد أفلح من زكاها سەرفرازە ئەو کەسەی کە خۆی پاکوچاک کردووە بۆی تەقوای لە دڵدا نیشتەجێ بێ، بەڵام بەدبەختە ئەو کەسەی کە خۆی لە ژێر شڵکی گوناحاندا پەنهان کردووە، خۆی وە بن گوناحان خستووە، سەرنجام فجور و تاوانباری لە دڵیدا ژێژیر دەبێت. کەواتە تەقوا میوانێکی بەڕێزە، ناچێتە میوانی هەموو دڵێک نابێت، میوانی دڵیشی پاکوچاک دەبێت. بەبێ خۆڵاندوکردنیش براو خوشکانی بەڕێز ئینسان ناتوانێت خۆی پاکوچاکە، ناتوانێت خۆی تەزکیەکە وەکو شەخص، و ناتوانێت دەوروبەر و کۆمەڵگاشی پاکوچاکە، یعنی بە تاکید ئینسان دەبێت خۆی ماندووکە. و من لەو کتێبەدا باسم کردووە کە دەبێت ئینسان لێپرسینەوەی هەبێت لەگەڵ خۆی، نەک هەر لەسەر هەنگاوەکانی، نەک هەر لەسەر قسەکانی، نەکە لەسەر سەرنجەکانی چاوی، نەکە لەسەر بیستراوەکانی کە بەژویەکانی دەیان بیستێ، نەک هەر لەسەر پاروە خواردنەکانی کە دەیان خاتە گەدەیەوە، بەڵکو لەسەر بیر و خەیاڵەکانی کە بە مێشی دادێن و خولیاون نیازومە بەزەکان کە بە دڵی دادێن. دەبێت ئاگای لە خۆی، چونکە دوواجار هەر ئەوەی کە لە عەقڵ و دڵدایە تەرجەمە دەبێ بۆ کردەوە. هەمیشە تەسەورەکان دەبنە ڕێگوڕشە بۆ تەسەڕوفەکان، کابرەگە تەسەور و بۆ چۆن و نیەت و دڵی خراپ بوو، ئەمجا لەو سەرچاوە خراپەوە هەر ئاوێکی بێڵ پەیدا دەبێت. بۆیەش پێغەمبەری کۆتایی صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. كل صحيح مسلم داتو. و تەماشای دیمەن و ماڵ و سامانەکانتان ناکات، تەماشای دڵ و کردەوەکانتان دەکات. شوێنی سەرنجی خوا دڵە، یعنی شوێنی گرنگی و بایەخ پێدانی خوای پەروەردگار دڵە. خۆخوا کردەوەشمان دەبینێ، ماڵ و سامانیش دەبینێ، ڕواڵەتیشمان دەبینێ، بەڵام مەبەستی پێغەمبەر ئەوەیە عەلەیهی سەڵات وسەلام با بزانن کە ئێرە گرنگە، وەکو لە فەرمایشتێکدا فەرمێتی ئەتەقوا هاهونا، سێ جارە ئەتەقوا هاهونا، وان لێرەدایە، ڕیشەکەی لێرەدایە، بەڵام بەرهەموو شوێنەوارەکەی بە هەموو ژیانیساندا بڵاو دەبێتەوە. بێ بەسەر خاڵی سێم و کۆتایی بەرهەمی تەزکیەی نەفس چیە لە ژیانی ئینساندا، ئەو کوتاک و خێزان و کۆمەلگا و وڵات. باسم کرد کە خوا سوبحانە وتعالە بە قەد وشەی قەد کە دەچێتە سەر کرداری ڕابردوو لە زمانی عەرەبیدا معنای ساخکردنەوە و دڵنیاکردنەوە دەگەێنێ. قەد ئەفلەحە من زەکاها، قەد ئەفلەحە من تەزەکا، هەردووشی بە قەد هێناوە، وەکو لە سەرەتای سوورەتی مؤمنوندا دەفەرمێ قەد ئەفلەحە المؤمنون الذين في صلاتهم خاشعون. واتە بە دڵنیایی
جافۆ خوا سبحانه وتعالى بەپی عەقڵی ئێمە دەدوێنێ ئەگەر ناخوا پێویست دەکات بە فەرمی بە دڵنیایی دڵنیابن بەڵام عەقڵی بەپی عەقڵی ئێمە دەدوێنێ. وەکو ئەسمەعی من لە تەفسیری سوورەتی ئەذاریات داهێناومە، ئەسمەعی شتێکی خۆش دەجێڕێتەوە، ئێوەش ڕەنگە 20 تا باڵا لێرە وتان پێڕمەوە باشە. دەڵێ لە کوفە بووم، ئەوە پێدەچێت لای مزگەوت لە شوێنێک بوو بێن، کابرایکی عەرەبی خێڵەکی هات تێرە کامەتان ئەو قورئانەی بۆ پێغەمبەر دابەزیەوە بۆ محەممەد دابەزیەوە کامەتان شتێکی لێ دەزانن. دەڵێ منیش گوتم وەڵا من ئەوە سەرەتای سوورەتی ئەذاریاتم بۆ خوێندەوە تا دەگاتە ئەو شوێنەی کە دەفەرمێ إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون وفي أموالهم حق للسائل والمحروم. دەڵێویش گوتی وە خواوای فەرمووتم بەڵێەوە فەرمایشتی خوای. دەڵێ شمشێرێکی پێ بوو، هەر شمشێرەکەی شکاند و حوشتەکەی شتێکی پێ بوو، سەری بڕی و بۆشتەکەی کردە خێر و گوتم بوا دەکەی وتی وە نەخوا دەفەرمێ ئەوانەی لە ماڵیاندا حەق هەیە بۆ سوالکەر و بۆ کەسێکی کە بێ بەشە. ئەمجا دەڵێ دوای چەند ساڵێک حەزم دەکرد لەگەڵ حکومڕانیە و سەردەمیدا، وا پێدەچێت لە عەباسیەکان بوو بێ. ئەڵێ لە نزیک کەعبە کابرایەکم بینی زۆر کز و بڵێن دنیەسا و ئەوە بوو، بێدار و بار بوو. لێم هاتە پێشێ و گوتی ئەرێ تۆزێککە بۆ ناخوێنیەوە لەو ئاەتانەی ئەو زارە هێندێک کرد بۆ خوێنمەوە. ئەڵێ گوتمە تۆ چێ؟ گوتێ من ئەوم کە هاتم. ئەوتمی بوار لاتۆ گوتی وەڵی من فەریکی تاعەت و عیبادەت بووم بۆ ئەوانە. دەڵێ منیش ئەو ئاەتانم دوای بۆ خوێنەوە کە دەفەرمێ وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون وفي السماء رزقكم وما توعدون فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون. طبعا ئەوی دوایە مەبەستە دەفەرمی ئەوەی کە بەڵێنتان پێ دەدرێت سوێن بە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی حەقە وەکو چۆنی وە قسە دەکەن قسەکەیەوە چۆن حەقە واقعە ڕۆژ ئاوە. دەڵێ ویفدی ئەوە چێ پەروەردگاری عالەمی تووڕە کردووە ناچاری کردو سوێنی بۆ بخوا تا بڕای پێ بکە. شریکیشی دێدا و تەواو بوو لەوێ ماوەڵا تەواو وفاتی کرد و کاکە بابی شوێنێژمانە سەر کرد و کپما نوێژمانە سەر کرد و شارمانەوە. مەبەستمەوەیە خوا سبحانه وتعالى بەپی عەقڵی ئێمە دەدوێنێ لە هەردوو شوێنەکاندا بە قەد هێناوێتی قەد ئەفلەح من زەکاها قەد ئەفلەح من تەزەکا. تەمان زەکاها واتە سەرفراز بووە ئەو کەسەی کە خۆی پاک و چاک کردو. قەد ئەفلەح من تەزەکا لەسەر چێشی تەفەعولە، یعنی ئێستا بەردەوامە لەسەر خۆ پاک و چاک کردن. کەواتە بەرهەمەکەی بریتێ لە سەرفرازی. سەرفرازیەکە جارێ پێشی لە مامەڵە لە خزمەت خوای پەروەردگاردا ئینسان بە ئەندازەی ئەوە کە نەفسەکەی پاک و چاک دەبێت، نەفسەکەی خۆی دەجێڕێتەوە لە تاوان و سەرفێچی و لادان و خراپە، معناوە گوناهباری لای خوا نابێ و لە مامەڵە لەگەڵ خەڵکدا عەیبداری لای خەڵکیش نابێ. گومانی تێدانە ئینسان بە ئەندازەیە کە بۆ خوا سوڵحاو دەبێ، ڕاست و ساغ دەبێ، پاک و چاک دەبێ و لە عەیبداری لای خەڵک دوور دەبێت، لە گوناهباری لای خوا دوور دەبێت. ئەو هەر لە دنیادا بەرهەمەکەی دەبینی. تەماشا بکەن خەڵکی بێدینیش، ئەو خەڵکی عەلمانی بێدین ئەوانەی کە مەسە حساب بۆ خوا و پێغەمبەر ئیسلام ناکات، ئەوانش متمانەیان زیاتر بە خەڵکی بەدین هەیە. ئەمن دەیان وێنەم لای لەو بارەوە متمانەیان بە خەڵکی بەدین هەیە. ئەوە کاکەوە یعنی پیاوێکی بەدینە، ئینسانێکی ئافرەتێکی بەدینە، ئەو خۆی لە ناشەرعی نادا ئاوایە، ئەوانی متمانەیان هەیە بە ئینسانی بەدین. لە ڕاستیدا خۆ پاک و چاکردن بەرهەمەکەی هەر لە دنیادا دەبێنینەوە، بەڵام دنیا خۆ هەر شوێن تاقیکردنەوەیە، ئەوە هەر ئێمە پێمان گەورەیە و مهمە و ئەگەنا دنیا هەر بەڕاستی شتێکی زۆر زوو تێپەڕە. شتێک هەیە ئێستا لەم زروف و زەمانەی ئێمە زۆر باز دەکرێ، نزیککەوتنەوە لە مەرگ. تاوانەوە خۆی ئەوروپیەکانی زۆری باز دەکەن. بۆ وێنە کتێبێکی لەو بارۆهی کابرایەکی پرۆفیسۆر بە لە ئەعسابدا ئەمریکیە،
کتێبەکە وەرجێڕاوە بە عەرەبی بورهان المەلەکوت باز دەکا باسی ئەزمموی خۆی دەکات هەروە زۆر کەسی دیکە باز دەکا ئەوە ڕەنگە ئێستا لەو مەجلیسی وەرزە تێماندا هەبێ ئەوەی بینی بێ نزیکەوتنەوە لە مەرگ کە هەیە تووشی نەخۆشیێکی سەخت دەیە هەیە مەسە ببێ نەخۆشی لە حاڵەتی خەودا ڕۆحەکەی زۆرێک لە جیاببوونەوە لە جەستەی جیا دەبێتەوە بەڵام نەک مردنی یەکجارەکی دوایی دەگەڕێتەوە هەموو ئەوانە ئەوەی کە هەمویان لەسەر یەک دەنگن ئەوەیە کە ئینسان لەگەڵ ڕۆحی لە جەستەی جیا دەبێتەوە چی کردووە و چی نەکردووە لە چاکە و خراپە هەمووی دێتەوە بەرچاوی ناڵێم ینی وەکو قیامەت حساب و کتابی لەگەڵ دەکەن بەڵام هەمووی دەزانێت چی کرد و چی نەکرد ئەو ڕوحی ئێمە برا خۆشکەکان کە لەو جەستە خاکی ئێمە دەچێتە دەر تەمان لە حاڵەتی خەویشدا دەچێتە دەر الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها بەڵام ئەو حاڵەتانە ئەو حاڵەتە تایبەتیانە کە ڕوح دەچێتە دەر ئەمجا عەزەمەتی ئینسان دەردەکەوێ ئەو چاوانی تەمەن و لە جەستەکەیدان بەڵام ڕوح بۆ خۆت چاوی گوێ هەیە بۆشی هەیە یعنی زۆر زیاتر دەبینێ یعنی مەسەلەن دەڵێ بێنیهایەت دەبینێت هەتا بێوێ دەبینێت و عجایبنی خۆی پەروەردگاریش ببینێ بەڵام دوایی کە دەگەڕێتەوە ناتوانێ وەسفی کات ئەوەکو من یەکێک ئەو کاتە لە زیندانی ئەمریکایەکان بووم هیچێک خێزانی بە قەسکی ساڕوخی ئەمریکی بردبوو شەڵەخوا بە شەهیدی وەرگرتووە خێزانەکەی ماڵێکی ساڵح و چاک بوون بۆی گێڕاوەوتی شێخ وتم بەڵێ کی دوێ شەوێ خەون بە خێزانەوە بین هێبتم چی بوو دەشگریا کی وەڵڵا بتوێتی فلان کەس من لە بەهەشتم تخوا لە باشێک جارێ وەڵڵا من لە بەهەشت تەمەن منداڵەکەژی هەر بە باوەشەوە بوو تارێلی داوە توی فلانگەر فلان کەس پێکەوە لە بەهەشتی هیچ مەترسێ لە مردن وەڵڵا من فلان بینی شفت الله بەلە بەعامیە تو شۆن بوو تی وەڵڵا لا یوسف کتم وەڵڵا ڕاستی کردووە خوا وەسف ناکرێ یعنی لەوێ دەزانێ بەڵام کە دێت توێر نازانێت سواری وەسف بکە جا مەبەستم ئەوەی کە ئێمە براو خوشکانی بەڕێز هەمومان خزمەت خوا دەگەین گومانی تێدانە ئەی پێ خۆش بێ پێ ناخۆی بتەوەن چی پێ ناخۆشەوەی کە بە شەرمەزاری و بە عیبداری بە گوناهباری یعنی بەکەم تەرخەمی دەچێتەوە خزمەت خوا بەتەکید پێ ناخۆشەوە لە حەدیثەکەی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام من أحب لقاء الله أحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه دایکمان عایشە دەڵێ گوتمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمومان مردنمان پێ ناخۆشە فەرمی عایشە مەبەز ئەوە نییە مەبەز ئەوەیە کە ئەو مرۆڤە کە ڕوحی لە جەستەی جیا دەبێتەوە ئەگەر ئەهلی ئیمان بێ پێی خۆشە زوو باتە خزمەت خوا ئەوی دیکەش پێی ناخۆشە چونکە بە شەرمەزاری دەچێت هیچ سای بۆ خوا نەکردووە ئەوە لەگەڵ وەزعەکەشدا ڕوبەڕوو دەبێتەوە وەکو دەفەرمێ لەقەد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد ئەتۆ بێئاگا بووی لەمە فۆشەکەتمان لەسەر چاوت لادا ئەو جەستە خاچیە ئێستا چاوت زۆر تیژ دەبینێ هەموو شتێک دەبینێت جا بەر لەوەی کە ئێمە مردنی یەکجارێکی بڕۆین و بە ناچاری بچینەوە خزمەت خوا وا باشە بەهۆی خۆپاک و چاکردنەوە بە ئیختیاری بچینەوە خزمەت خوا و خۆمان وارێ بکەین کە بە چاوی دڵ بە چاوی عەقڵ خوای پەروەردگار ببینین فریشتەکانی خوا ببینین ڕۆژی دوایی ببینین بەهەشت و دۆزەخ ببینین و هەموو شتەکانی کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه و آله وسلم هەواڵی پێداون بیان بینین بە چاوی عەقڵ و دڵ بۆیە من کۆتا قسەمەوەیە کە با هەرچی زیاتر بخوێنینەوە شارەزا بین هەوڵ دەین زیاتر لە قورئان تێبگەین و زیاتر بە ڕێبازی پێغەمبەر ئاشنا بین صلی الله علیه و آله وسلم و وێ ڕای ئەمە بە هەوڵ دەین لە زانستەکانی دیکەشدا سەردەر بکەین ئەگەر تەماشای زانایانی پێشینی خۆمان بکەین پێشەوایانی ئێمە مەوسوعی بووە مەوسوعی لە هەموو شتێکدا شتێکیان زانیوە ئەبوو حامید غەزالی تەماشا دەکەی ئیبن تەیمیە تەماشا دەکەی ئیبن جەوزی تەماشا دەکەی ئیبن قەیم تەماشا دەکەی زانایانی پێشوان دوایوان یان لە هەموو شتێکدا شتێکیان لێ زانیوە لەگەر بناسی بە پێیزان سەردەمی خوا شتێکیان لێ زانیوە لە زەوی ناسی شتێکیان زانیوە لە طیبدا ئیبن قەیمی جەوزی الطب النبوی هەیە مام فەخرەدین ڕازی دەڵێ طب و پزیشکیگەریەکەی لە تەفسیر زانیەکەی کەمتر نەبووە هەروەها زانانی دیکەمانە
لە زۆر بۆ شارەزا بوون، لە جوغرافیە شارەزا بوون، لە توێکاری شارەزا بوون، لە جەستەناسی فەسلەجە. یعنی ئێمەش پێویستە لەو شتانە شارەزا بین. ئەمجا زیاتر قەدرێ قورئان و ئیمان و ئیسلامە دەزانین، بە تایبەتی قورئان کە ئاماژەی تێدایە، هەم بە گەردونناسی تێدایە، بە جەستەناسی تێدایە، بە دەروونزانی، بە زەوی ناسی، بە هەموو ئەو شتانە ڕۆکناسی. بۆیە ئەگەر ئێمە زیاتر مۆشوعی بین و زانیاری زیاترمان هەبێ، ڕۆشنبیری زیاترمان هەبێ، زیاتر قەدری قورئان و ئیمان و ئیسلام دەزانێت. خوا بەلوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا هەرچی زیاتر خۆمان پاک و چاککەین، بۆی لەخوا نزیکتر بین و بە تاکیدەدا لە خواشە نزیکتر بین، تاعەتمان لەسەر قالب خۆشتر دەبێت. و هیچێک لە بەرهەمەکانی تەزکیەی نەفسەوەی کە تۆ لەزەت لە تاعەت بکەیت، وەکو لەو ڕێی ساڵح بوون دەباسم کردو، کۆمەڵێک بەرهەمم باس کردووە. هیچێک لە بەرهەمەکانی کە تۆ تاعەت لەسەر قالب خۆش دەبێت، لەزەتی لێ دەکەی، نەک هەز بە بێگار و لەشگرانی و قالبگرانی بکەی کە هەرچێکی شەرعی جێبەجێ دەکەی، بەڵکو لەزەتی لێ دەکەی. لە ڕۆژانە من کابرا کات نەبەچنی سێک بوو، باسی ئەوەیە کرد، باسی نوێژکردن و یەکێک بە کوڕەکەی خۆی بتوە نەچی خۆ تووشی نوێژکردنی نەکەی ڕۆڵە تی بۆ وتێتیەوە خۆ لە پۆڵت نابێتەوە، ئەو ڕۆژێک نێو دونیە و دەنیا ئەمجا هەر ئێستا نوێژە دەکەی دوان نوێژی چکە دێت، ئێستا دەکەی هیچکە دێت، خۆ توش نەکەی. هەمیشتم تەمانەوانیش پێکەنینەوە مەجلیس بوو، گوتم ئەخەرەوە بێ حاڵی نەبووە، ئەگەر نا تۆ دەکرێ بڵێ ڕۆڵە خۆت تووشی هەوا هەڵبژین مەکە، دوسێ دقە زیاتر بەبێ هەوا ناشین، دەکرێت بڵێ خۆ تووشی ئاو خواردنەوە مەکە، ئاخر ناو نەخۆی کورسیەکان بشک دەب خواردن مەخۆ، ئاخر خواردن نەخۆی ئەو جەستە لە خواردن دووزە بێت. جاخۆ گەر کابرا لە نوێژ و تاعەت و ئەوانە حاڵی بێ، ئەوانە زۆر پێویستترن بۆ ڕۆح لەو پێداویستیانەی جەستە. لە ڕاستیدا ڕوح زیاتر پێویستی بە خۆراکەکەی خۆی، ئەلا بذیکر لای تەطمئن القلوب. خوا بە کەڕەمی خۆی تەوفیقماندا هەرچی زیاتر ڕوحەکەمان بەهێزکەین، ڕوحەکەمان خزمەت بکەی بەهۆی ئیمان و تاعەت و تەزکیە و تەقواوە، بەڵام بەتەکی لەسەر حیسابی جەستەشنا و لەسەر حیسابی ئەرکە شەرعیەکانی دیکەشنا. یەکێک لە جوانیەکانی دینداری ئیسلامەتی بریتێ لە هاوسەنجی، حەقی جەستت، حەقی ڕوح، حەقی عەقڵ، حەقی دڵ، حەقی خێزان، حەقی تاک، حەقی کۆمەلگا، هەموو حەقەکان دەبێت بدرێن. ئەمجا ئەو جوانی و ڕەونەقە کە خوای پروردگار ڕەچای بکردووە لە دینەکەیدا دێتە دی. خوا لەو کەسانەمان گێڕێ. ئەم دووبارە دەستخۆشی دەکەم لە دەستگای نووری حیکمە و لە هەموو ئەو بەڕێزانەی کە لە هەموو شوێنەکان بەو کار و چالاکیانە هەڵدەسن، ڕۆڵەی ئەم وڵاتە فێرە قورئان دەکەن، فێرە سونەتی دەکەن، فێرە ئەخلاقیان دەکەن، فێرە تاعەتیان دەکەن، فێرە چاکەیان دەکەن. دەبوو هەموو خەڵک مەمنونی ئێوە و هاوێنەکانی ئێوە بێت. ئەوە باشترە کە ڕۆڵە و گەنجەکانیان کوڕکشەکانیان پەروەردە ببن لە باوەشی ئیمان و ئیسلامدا، یا لە کافتریاکان بکەون و خەریکی نوێرگەرە کێشان و خەریکی گوناحباری تاوانباری بن، کە نە بە کەڵکی خۆیان دێن، نە بە کەڵکی ماڵ و خێزانیان دێن، نە بە کەڵکی گەل و وڵاتیشیان دێن، نە بە کەڵکی دنیا و نە بە کەڵکی قیامەتیش دێن. خوای پروردگار ئێوەمان ئینشاءڵڵا بۆ بەردەوام کە لە سەرکاری خێر، خوا پاداشتان دەوتێمەش مەمنونین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.